نەسیمای زەردەپەرێکی درەنگ وەختە و نەلێک جودابوونی نیگایەکی سەوز بە ڕەنگی چاوەکانت بە هەناسەی دووکەڵم کە لە بەینی پەنجەکان تا بە دووکەڵی جگەرەکەت کردێلەی ماچێکی دووکەڵ بڕێەکەی بە قردێلەی ماچێکم کە من ئێستا سەمای ڕەنگ سەمای پەنجە و سەمای دووکەڵی جگەرەکەت. أول من فتن القلم وأجراه على الورق أنت، أول من دخل حي ليلى قبل أن يولد قيس أنت، أول من صنع القصيدة وجعلها تدور على الأرض أنت، أول من رقص على مساحة القلب وأجرى النبض وسار بأوردة الدم أنت، الأمير والعبير والحرير. لقوربون مرواني لم ناليم مالا باجيني كهميشة تيدايك بوم، لم ناليم رقايك هندي چاوەڕوانی دایکم درێژ بوو بۆ گەیشتنەوەم بە ماڵەوە. لە مناڵیم هیچ یادگاریەکم جێ نەهێشت، هەرچیم گوت درۆ بوو چونکە نەبووکێکم هەبوو، نە هیچ کات ماڵە باجێنەم ئەکرد، هەموو ڕۆژێک ڕێگایەکی نوێم تاقی ئەکردەوە. هەموو ڕۆژێک ڕێگایەکی نوێم ئەپشکنی بۆ گەڕانەوەم بۆ ماڵەوە. ون دەبووم و ئاخر هیچ کەس چاوەڕوانی گەڕانەوەی من نەبوو، هیچ کەس لە چاوەڕوانی گەڕانەوەی مندا لە مەراقا نەبوو. لە هەرزەکاریم جگە لە تۆ هیچم بەجێ نەهێشت، وەلێ تۆ کاتێک باران دەباری دەبوویت بە باران. لە ڕاستیە خۆی جوانە کاتێک هەر کۆڕکۆبوونەوەیە گەکرێت کە بە تایبەتی بۆ شاعیران وجەیەکی تایبەت دروستەکرێت، زائیدەن ئەوەی ئەگەر بێت و لە دوو بیئێ جیاوازەوەیان لە دوو باگراوندی جیاوازەوانێ شاعیرەکان بتوان پامی خۆیان بگەین بە تایبەتی وەکو بە دوو زمانی جیاواز وەکو شاعیرانی کورد و شاعیرانی عەرەب ئەتوانین شتێکی باشتر بکەین. ولا بد من ذلك وأن أرحب ثانية بكم